ڕێکخراوی کوردستان دیالۆگ لە شاری سلێمانی مەراسیمی ناسانی بۆ کتێبی ڕۆمان نووسی کورد جاندۆز ڕێکخست. لە مەراسیمەکەدا ژمارێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی ئامادە بوو. ئێمە ڕێکخراوی کوردستان دیالۆگ ڕێکخراوێکی کللتوری فەرهەنگی باگراون نەتەوەی نیشتیمانی بۆمان گرنگ بوو یەکێک لەو نووسەر و ڕۆمان نووسە کوردستانیانەی کە بە هەناسە و نەفەسێکی کوردستانیانە ئانووسێ و زامی کوردبوون و قەزیەی کوردبوون بۆ ئەو زۆر شتن و سنتەری کارەکانی ئەون بۆمان گرنگ بوو لە پایتەختی ڕۆشنبیری کوردستان لە شاری سلێمانی لەگەڵ خوێنەران و نووسەران و هونەرمەندانی سلێمانی بۆنەیەک پێکەوە سازکەین تایە بە حزوری جاندۆز قسە لەسەر دوایین ڕۆمانی کە بۆ زمانی کوردی شێوەزاری سۆرانی وەرجێڕاوە ئەوان چاوەڕوانی کازیوەن پێکەوە بە حزوری نووسەران ئەدیبان ڕۆشنبیران بەشێکی زۆر لە قوتابیانی زانکۆ و گەنجانی خوێندەوار لێرە ئامادەبوون و گفتوگۆی ئەوە کرا کە جاندۆز باسی لە ستایل و نەهجی خۆی تێگەشتنی خۆی بۆ ڕۆمان و بۆ دوایین ڕۆمان کرد و کاکوردۆ شابانی ژۆک وەرجێڕی دوایین ڕۆمانی ئەوان چاوەڕێی کازیوەن گفتوگۆی کرد لەسەر هەم ناوەڕۆکی ئەم ڕۆمانە و هەم ستایل و شێوازی جاندۆز لەوەی کە چۆن کوردبوون بۆ ئەو بووە تا بابەتی نووسینەکانی و وەک نووسەرێکی بنیادنەر هەوڵیاوە لەگەڵ خوێنەرانی خۆیان گفتوگۆ بکات و پەیامی خۆی بگەێنێت. من ئەمە نای یەکەم جارەکە دێمە سلێمانی ساڵی 2014 لە سلێمانی بووم و خەلاتی فستیڤالی گەلاوێژم وەرگرت کۆمە لە ڕەوشنبیرانی سلێمانیم ناس کرد بەڕاستی سلێمانی ینی بۆمە کوردان هەموو یانوەکو قبلەی ڕۆشنبیریە و جێگایەکی زۆر تایبەتە بۆ نووسین و بۆ نووسەران هیوادارم کە ئەو گەشەدانی ڕۆشنبیری لە هەموو شارەکانی کوردستان بڵاو ببێت و سلێمانی ببە بە نمونە. ئەمڕۆ کۆرێکم هەبوو یان ڕێکخراوی کوردستان دیالۆگم داوت کردم سەبارەت بە کتێبی ئەوان چاوەڕێی کازیوەن کە نوێ دەرچوویە پێشوازیەکی گەرم هەبوو بەڕاستی ینی پێشوازیەکی کە من خەیال نەدی کرد ئەو نوسخەی هاتبوون ئەو دانەی هاتبوون هەموو چوون و هەموو بە کێف خۆشی هاتن کتێب واژۆ کردن و من زۆر خۆشحاڵ بووم ینی ئەوە یەکەم جارێکە ئەو خەندە کەس دێن بەشداری کۆرێکی من دەبن. لەبەرەوەی کورد خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی نییە گرنگە لەلایەن نووسەرەکانەوە هەر کەسە لە ڕێی خۆیەوانێ بتوانێت گرنگ بە پرسەکانی کورد بکە ئیتر لە هەر ڕەهەندێکەوە بێت ڕۆمان بێت یاخود سینەما بێ یاخود کاری تر بێت لە هەموو هەر کەسە لە باری خوا بتوانێت خزمەت بە پرسیینەتەوەی کورد بکات. ئەمڕۆ هاتینە شاری سلێمانی خۆشەویست بە خۆشحاڵیەوە لە بەردەم جەماوەرێکی زۆرە کتێبی ئەوان چاوەڕی کازیۆمان ناسان کە نوێتی ڕۆمانی ژاندۆز ڕۆمانوسی گەورەی ڕۆژاوای کوردستانە کە من وەرم ژێراوە ڕۆمانەکە ڕۆمانێکی وەکو هەر ڕۆمانێکی تری ژانیایی زۆربەی ڕۆمانەکانی ژان مێژوویە بەڵام جیاوازێکی لەوەی ئەم ڕۆمانە باسی مێژوویەکی هاوچەرخەکات ڕۆمانەکانی جان ئێوە دەزانن کە بەسەر چەند قۆناغێکی مێژوویە دابەشبوون هەندێک باسی کەسایەتیە گەورەکانەکەن وەکو پێشەوە وەکو بارزانی نەمەر وەکو ئەحمەدی خانی ڕۆمانی نوێیەکیشی هەیە بەدەسەر مەلای جززیری لەسەر کەسایەتەکان ئەو یەکێ لە ئاماژەکانی هەیە کەسایەتە نەمر و گەورەکانمان بکات بە ڕۆمان ئاماژەیەتیشی هەیە مێژووی نوێمان بنووسێتەوە لەم ڕۆمانانی کە باسی مێژووی نوێیەکان قسەی خۆی هەیە چارەسەری تایبەتی خۆی هەیە لەم ڕۆمانەیە باسی باکووری کوردستانەکەکەوە سیاست و ئەو سیاسەتی کە خەباتەکە لە باکووری کوردستانە سیاسەتێکە ڕخنەی جدی لەو سیاسەتە ئەگرێ ئەڵێ سیاسەتێکی چەکداریە سیاسەتێکە ئاماژەکانی نەپێکاوە ئەو سیاسەتە دروشمەکانی غەڵەتن ئەگەر ئەو سیاسەتە بە ئاشتیانە ئیشی بکردە ئەو سیاسەتە ئەگەر دوژمەکانی بۆ زمان و کولتور و بۆ ناسنامە بواە زۆر باشتر ئەیتوانی ئیشکە ئەگەر لە جاتی چەک قەڵەمی هەڵگرتایە باشتر ئەیتوانی ئیشکە جاندۆز ڕۆمانوسیەکە بڕوای بە چەک نییە بڕوای بە شەڕ نییە بڕوای بە ئاشتیە بە تەواوەتی لەو پەڕی بڕوابوون بە مافینەتەوە هی خۆی بەڵام بڕوای بە ڕشنی قەترەیە خوێن نییە پێی وایە دەتوانین وەکو هیندستان وەکو باشووری ئەفریقا دەتوانین ئێمەش کەسانێکمان هەبێ وەکو گاندی وەکو
مادیێلا بکە بتوانن بە بێ خوێن ئازادی بۆ وڵاتەکەیان بەرقەرار بکەن ڕێک ئەمە ئاماجووم پەیامی ئەم ڕۆمانەیە کە چۆن بتوانین لە باکووری کوردستان و هەر شووا باجی کوردستانیش بە بێ شەڕ ئێمە بە ئاشتیانە بگەین بە مافەکانمان کە مافیەکەی ڕەوای ئەم میلەتەیە. کتێبەکە نووسەر کوردۆ شابان لە زمانی عەرەبیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی و لە مەراسیمەکەشدا ڕۆمانەکە بە دیاری پێشکەشی ئامادەبووان و خوێنەران کرا. چۆمان خەسرە و سلێمانی تیڤی.